مشتومڕ لەسەر کێشانەوەی هێزەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هاوپەیمانان لە عێراق تونتر بووەتەوە و یەکێک لەو خاڵە گرنگانە بوو کە کاریگەری گەورەی هەبوو لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی ترمی ناوەڕاست لە ئەمریکا. زۆربەی دەنگدەرانی ئەمریکایی لەگەڵ کێشانەوەی ئەم هێزانەدا نەبوونەوە بێزاری خۆیان بەرامبەر بە ڕێبازی سەرۆک بوش لە عێراقدا دەربڕیون. هۆی ئەم مشتومڕانە سەرنجامی کێشانەوەی هێزەکان و شێوەی کێشانەوەیان چی بەسەر پرسەکانی ڕێفۆرمکاری و دموکراتەزەکردن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چ جۆرە کاریگەری دەبێت لەسەر باری کوردستان وڵاتانی دراسی و جیهان بەگشتی بابەتی بەرنامەی هەلو واشنتنی ئەمڕۆمانە. دکتۆر ڕێبوار فەتاح دامەزرێنەری کوردش میدیا.com کە بوو ماوەی چەندین ساڵە لەسەر ماڵپەڕەکانی ئینتەرنێت ئەو دەنگ و باسانەی پەیوەندی بە کوردەوە هەیە بڵاو دەکەنەوە و دکتۆر دلاوەر ئەلادین سەرۆکی ئەنجومەنی زانست و پزیشکی کورد لە بریتانیا میوانی بەرنامەی ئەم جارەمانن و ئەیوێش گوێگرانی خۆشەویست دەتوانن لەم ڕێگایانەوە لەگەڵمانە پەیوەندی بکەن. هینجی دوشن به وان جمال تلفن بشوه که زندی بشکداری ده برنامه هلا واشنطن داکن لترکیه 00 یا جی لها جهیدین جهانه 1202 619 3761 و جا ام یل هیویا پیوندید هوا. دکتۆر دلاوەر دکتۆر ڕێبوار زۆر خۆشەتەن بۆ ڕادیۆ دەنگی ئەمریکا. سپاس. هەروەکو بیستان بینن کێشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق بۆتە جێمەشتومەڕێکی گەورە و کاریگەری زۆر گەورەی هەبوو لەسەر ئەم هەڵبژاردنانە. ئایا بەڕای ئێوە ئەم کێشانەوە ڕاستە دروستە ئەبی بکرێت و ئەگەر بکرێتن ئەبی چۆن بیتن و بە چ جۆریەک؟ دکتۆر ئاوردی توانین لە چوو دەسێ بکەین. کامان ببوورە؟ دکتۆر دلاوەر فەرموون. بەڵێ سپاس و خۆشحاڵی دەدەبڕم. بەس بۆ ڕاستکردنەوە من سەرۆکی پێشووی ئەو کۆمەڵەیەمە ئێستا نا سەبارەت بە کێشانەوەی یان مشتومڕی کێشانەوەی هێزەکانی ئەمریکی بەلای منەوە پرسیاری گرنگەوەی ئایا جێژاوکە بۆ دروست بووە ئێستا بۆچی لە ئارادا نەبوو پێشتر. ئەوەش بەڕای من دەگەڕێتەوە سەر مشەوەشبوونی سەرۆک بوش و کۆمەڵەی بڵین پارتی ڕیپەبلیکان و پەیوەندیشە بە لێقەومانی سوپای ئەمریکی لە عێراقێکی زۆر ئاڵۆز وەڵە جێژاکێکی هەستیار پڕمەترسی و فەشەلی تەجروبەیەکی مەزنی مێژووی کە ئەمریکا خۆی لێدا و ئێستاش دەیەوێت دەرگەی دەرچوون دیاری بکە. بەڵام بەڕای من پرسیارەکە ڕاستنی ئەگەر بڕین ئەمریکا بە نیازی کێشانەوەی هێزەکانیەتی، چونکە ئەمریکا بۆ ئەوە نەچۆتە ناو عێراق بۆی دوایی بکشێتەوە، بەڵکو مەبەست لێرە ئەوەیە کێشانەوەی ڕووکەشی ژمارەیەکی ئەستوری هێزەکانە بۆ دەرەوەی عێراق و بۆ ئەمریکا یان بۆ ماڵەوەیان، بەڵام بەهێشتنەوەی هێزێکی پتەوی ئەمریکی لە ناو عێراق و بەنیازی مانەوەیان بۆ ئایندەیەکی دوورودرێژ لە عێراق هەر بۆ ئەوەش کار دەکەن. بەڵام دەیانەوێ لە ئەنجامدا هەم وای نیشان بدەن بۆ خەڵکی ئەمریکی کەەوە بەتەمان چارەسەر بدۆزنەوە و هێزەکانیان دەکشێنەوە، سەربازەکانیان ڕزگار دەکەن لە مردن و چارەسەرێکی ئەزمەی ئێستای عێراق دەکەن. لە بیرشن نەچی کەەوە جەدوەلی زەمەنیەکەیان کاتەکەیان پلانەکەیان بۆ ئەوەیە کە لە مەودای 2 ساڵی داهاتوودا بەر لە انتخاباتی یعنی هەڵبژاردننی ساڵی 2010 ئەمریکی دەیانەوێ زۆربەی هێزەکانیان کشانبیتەوە بۆی کە ئەو کێشەی عێراقی چیتر لە ناو ئەجندای هەڵبژاردندا نەمێنێ بۆ ئەوەی چانسی جمهوریەکان بەو دەرەجەیە کەم نەکاتەوە هەروەکو لە
مانجی 11 ینی وەکو ئەو مانگەی ئێستادا لە هەڵبژاردننی کۆنگرس و خاسە پرەزیدەنت لە سێنەت و لە کۆنگرس کە شکستێکی مەزنیان هێنا. دکتۆر ڕێبار تۆ چۆن دەڕوانیتە کێشەی کێشانەوەی هێزەکان؟ هەڵبەت من لەگەڵ دکتۆر دلاوەرم لەوە کە ئەمە بەڕاستی هەرسی ئەزمونێکی مێژووی ئەمریکایە سەرباری ئەوەش ئەبێت ئەوەمان لە یاد نەچێت کە سیاسەتی ئەمریکا گۆڕانکارێکی تەواوی تیابوو لە چەند ڕۆژی ڕابردووە کە ڕەنگە ریپۆرتەکەی بیکە هەمڵتن بەشێک بێتەوە ئێستا ئەمریکا باس لە دیموکراتی و دیموکراتیزەکردنی عێراق ناکات بەڵکو باسی لە کشانەوە ئاکات و باس لە ئارامی عێراق ئەکات و باس لەواکە کە لەگەڵ ئێران و سووریا گفتوگۆ بکات لە کاتێکە کە سیاسەتی پێشووی ئەمریکا ئێرانی بە تەوەرەی ئەهریمەنداناوە یعنی ئەمە هەڵی حەزر گۆڕانکارێکی گەورەیە لە سیاسەتی ئەمریکا ئەگەر ینی هەر خۆی گفتوگۆکە کە لە گفتوگۆ هەیە لەسەر گەڕانەوە مانایەوەیە کە شتێک هەیە خەڵکی گومانیتیانێکە خەڵکی ئەمریکا و بڵین کۆمەلگای ئەمریکایەوێت کە لەشکری ئەمریکا بگەڕێتەوە لە عێراقا چونکە بەڕاستی لەشکری ئەمریکا لە عێراقا لە ڕووی سەربازیەوە هەرسی هێناوە بەڵام لەم چەند ڕۆژێ ڕابردووە و گفتوگۆکانی کە لە وایت هاوسەوێتە دەرەوە بۆمان دەرەکەوێت کە ئەو هەرسە سەربازی ئەمریکا لە عێراقا وەرجێڕاوە بۆ زمانێکی سیاسی کە ئەوەش گۆڕانکاریە لە سیاسەتی ئەمریکیە کە خۆی لە خۆیان بەقەناعەتی من وەکو دکتۆر عەلاتیش فەرمووی هەرسی ئەزمونێکی گەورەیە بە نسبەت ئەمریکاوە ئەمریکا ڕوبەڕووی مەترسێکی گەورە بێتەوە کە بە عەمەلیدان بۆ هینا بنێت بۆ هەرسا بنێت. باش ئێستاکە ئەو ژمارانەی ئەو ژمارە سەربازانەی ئەمریکایی و هاوپەیمانان کە لە عێراق هەیە پیان ناکری کۆنتترۆلی بارەکە بکەن ئەو یاخیانە کە ڕۆژ بە ڕۆژ هێڕەشەکانیان بۆ سەر هاوڵاتیانی عێراقی زۆرتر دەبێتەوە بە کێشانەوەی نیمچەیی و یاخود هەمووی بڵێن ئەگەر کە هەندی کەسان داواکان ئایا کێشە یاخیوەکان بەڕووکە دەڕوادن؟ کامەمان فەرموو دکتۆر ڕێبوار. باش بە چوونی من ئەمریکا هەڵەکەی لەوان نییە کە لەشکری کەمەیە لەشکری زۆرە لە عێراقا بەڵکو هەڵەی ئەمریکا ئەوەیە کە هەڵەیەکی سیاسیە ئەوێ عێراق بۆ جۆرەی کە لە ژێر دەسەڵاتی سەدام حوسێن بووە ئێستاش بۆ زۆرە بمێنێتەوە بەڵام وەکوی ئەڵێ تازە چتەوڵەکە لە بوتڵەکاتە دەرەوە زۆر زەحمەتە بیخێتەوە ناوی ناچێتەوە ناوی لە ئەنی تۆ بۆ ئەقرێتەوە پتەیە بچیتە میدڵیستەوە ڕژڵاتی ناوەڕاستە و بە دیموکراتی بکەیت و گۆڕانکاری تیا بکەیت بەڵام پتوێ سنوورەکانیش نەگۆڕێت و هەموو ئەو دەسەڵاتە و ئەو شێوازی حکومەی کە لەو پێشە بووە بیهێڵیتەوە هەڵبەدەمە خەیاڵێکە بەڕاستی مەگەر بەس لە سەرکردایەتی ئەمریکان بیست بێ من یعنی هەر منیم زۆر کەسی کەش پێشنیاریەوەی کردەوە کەسە حاڵی حاضر عێراق خۆی بۆ بە سێ پارچەوە بەڵام ئێمە ئامانەوێت ینی ئەمریکایەوێت دان بەوان نەنێت هەڵبەت هینەکەی ریپۆرتەکەی هەمڵتن و بیکەریش بەڕاستی زۆر جێی داخە کە ئەوانیش نەیانتوانیوە کە پێشبینیەوە بکەن کە چارەسەری کێشەی عێراق چۆن بکرێت کە بەشێکە لە کێشەی ڕخۆڕەڵاتی ناوەڕاست زۆر زەحمەت ئێستا بەڕاستی هەر عێراق نییە بە قەناعەتی من ینی ئەو ئاشوبەی کە لە عێراقا هەیە لەویان ناوەستێت و ڕەنگە بڵین کاریگەری لەسەر دۆستەکانی تری ئەمریکا هەبێت لەو ناوچوایە وەکو کوێیت و تورکیا و عەرەبی سەعودی و میسر و ئوردون و دکتۆر دلاوەر قوربان من حەزم کرد تەواوکەری قسەکانی کاگربار لەلایەنەوە ئەگەر بێت و سەیری باسی ژمارەی لەشکر بکەی دەکەویە ناو ئاڵوزاوی تەکنیکیەوە کەوا جەنەرال ئەبی زەیدیش دوێنەوپێرەیە دانی بۆدانەکەوە مەسەلەکەیان و لێ قەڵمانەکەیان پەیوەند نییە بە ژمارەی لەشکرەوە ئەگەر چی لە سەرەتای جەنگەوە ژمارەی لەشکر گرنگ بوو بۆ کۆنتترۆلکردنی هەموو بارەکان و ئاڵۆزیەکانی ناو عێراق بەڵام لە ڕاستیدا چارەسەرەکەی ئێستا وەجیری گرفتە هەرە سەرچێکەکەیان لە لەشکردانیە تۆ دەبێت سەیری لایەنی استراتیجیەکە بکەی و لایەنی مێژوویەکەی ئەگەر سیر بکەیت لە ئێستا لیژنەی
بیکر هامیلتن لژنەیەکی هەردوو حزبی سەرچی ئەمریکی دانیشتون لەبەرەوەی کار ئەوەندە لە کار ترازاوە کەوا خودی بەرژەوەندی ئەمریکایی کەوتۆتە مەترسیەوە. ئێستا مەترسیەکە و پلانی چارەسەرەکەی لە سەرووی ئاستی پارتیزانیەوەیە. بۆیە ئەو دوو لێژنەیە ئەو لێژنەیە هەردوو لایەنی تێدایە و ئەنجامەکەشی لە دوای هەڵبژاردن دەردەکەوێ و لە مانجی یەک بڵاوی دەکەنەوە و جۆرج بوشیش چەندین گۆڕانکاری لە ناو ئیدارەی خۆی کرد و بە تایبەتی لادانی ڕامسفیلد بۆ ئەوەیە کە زانیان کە ئیش گەیشتۆتە ئاستی ئێسک کەوا بەرژەوەندی ئەمریکا تێکچووە نایەنەوێ ڤێتنامێکی تر ڕوو بداتەوە. بەڵام لایەنی هەتاوەکو کار نەگەیشتە بووە ئەو نەعەمەترسیەوە واتە لەو 3-4 ساڵی ڕابردوو بگرە لە 9/11 لە سەپتەمبەری 2001ەوە و حتا لە پێش ئەویشەوە قەزیەکە قەزیەکی پارتیزانی بوو، قەزیەکی حزبی جمهوری بوو کەوا باڵی توندڕەوی نیۆکۆنزەرڤەتیڤ هات بە شیعارێکی نوێوە کەوا شەڕی سارد نەما ئێستا شەڕی دژ بە تێرۆریزمە و بازاری دنیا و مانەوەی یان پتەوکردنی توانا و دەسەڵاتی ئیمپراتۆریەتی ئەمریکی بەوە دەبێت کە بازاری شەرقی ئەوسەد و بازارە ناوچەکان و ئەو ناوچەیە مسۆگەر بکەن بەواستەی دموکراتایزیشن واتە بەواستەی بە دیموکراسیکردنی ئەو ڕژێمانە چونکە ئەو ڕژێمانە بەرهەمی شەڕی ساردن و ئێستا ڕێگرن لە سەرکەوتن لە دژی تێرۆر و ڕێگریشن لە دەسەڵات و چەقاندنی دەسەڵاتی ئەمریکی چونکە بازاری ئیمۆی ئەوروپیش و یابانی و چینی ئەوانەش شانبەشانی ئەمریکی ئێستا منافەسەی تونند و تۆ دەکەن. جا لێرەدا نیۆکۆنزەرڤەتیڤەکان تەجروبەیەکی مێژوویان کرد کە 10 ساڵە دەستیان پێکردووە بەڵام لە هاتنیان بۆ حکم لە 2000ەوە دەستیان بە پیادەکردنی ئەو بیرڕایە بوو. لە عێراقدا سەنجی مەحەک لە عێراق بوو و لە عێراقدا دەرکەوت کە ئەمە فەشەلی هێناوە لە عێراقدا دانیان بەوە دانا بەڵێ ئەم شعارەی کە نیۆکۆنزەرڤەتیڤ هەری گرت بوو ئەنجامی نابێ و لە بەرژەوەندی ئەمریکا نابێ و هەردوو لایەنیش دانیان بەوە دانا دەبێت لە توندڕەوی ڕاستڕۆیی بگەڕێنەوە هێڵی ناوەڕاست و ئێستا گەیشتە ئەوەی کەوا پارێزەرانی بەرژەوەندی ئەمریکی بەیەکەوە سەر بەیەکەوە بنن دانیشن دکتۆر دەلاوەر باشە بۆ ئەمریکا. دکتۆر فەرماندەی باڵەکان ئەبیزێت ئەڵێ کێشانەوەی هیزێکی زۆر لە ماوەی 6 مانگی ئایندە دەبێتە هۆی فرەتربوونی توندوتیژە تێریەکان و ڕێگایان لەوە دەگرێت حکوومەتی عێراق بەردەوام بی لەسەر وەرگرتنی ئەو بڕیارە سەختانە کە پێوەستە بۆ دابینکردنی ئاسایشی وڵاتەکە. واتە کێشانەوەی هێزەکان و بوونی ژمارە و سەربازانەی ئەمریکایی لەوێ کاریگەریی زۆر گەورەی هەیە. هیچ شکر نەبی کەوا هێزێکی تەنک توانای ئەوەی نابی کە لەو ماوە ئایندەی کورددا سەرکەوتن بەدەست بێنی. کێشانەوەی لە ناکاوی ژمارەیەکی زۆر ئەمە شتێکی خراپە بۆ ئەمریکاش و بۆ عێراقیش و بۆ هەموو لایەک. بەڵام دەکرێت لە مەودای 18 مانگی داهاتوودا دەسەڵات و کۆنتترۆل و پارێزگاری عێراق وردە بدرێ بە عێراقی و ئەوان بکشێنەوە لە دوای ئەوەی کە بنەمایەکی پتەودا دەنێن بۆ دەسەڵات پەیداکردنی عێراقیەکان. من باسی 18 مانگیش بۆ ئەیە دەکەم واتە 6 مانگ بەر لەوەی کە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکی دەست پێ بکە. من زیاتر چاوم لە بڵین نابێت تێبینیمانەوە ببڕێ نابێ بێ ئاگدار بین لە بەرنامەی هەڵبژاردنەکانی ئەمریکی. ئەڵێم دکتۆر دەلاوەر دکتۆر ڕێبوار هەنێکمان هەیە میوانێکمان لەسەر خەتە با بشی میوانێکمان هەیە لە ئەڵمانیەوە. ئەلەو ئەم کاتە باش ئەم کاتە باش کاک باڵی بەڵێ فەرموو بزانم پرسیارەکە چیە لە دکتۆر ڕێبوار و دەلاوەر. بەڵێ بەڵێ بەڵێ
من پرسیارم ئەوەیە کە ئێستا زۆربەی گەلی عێراقی بە شیعە و سنی و تاکوڕاتەیە کوردەوە پرسیارێکیان هەیە لەوە تا چ ڕادەیەک بەردەوامی ئەم توندوتیژیە لە عێراق لەژێر کنترۆلی ئەمریکا بەو شێوەیە چارەسەری دووەم پرسیار ئەوەیە ئەڵێ بوو ئەمریکا ئێستا و هاوپەیمانی کە لە عێراقن ئەو سنوورانەی کە دەوروبەری عێراقیان گرتووە بەبێ کنترۆل بەجیان هێشتە بۆ ئەوە بتوانن وەکو شەرتێک بێ یان شتێک بێ بۆ ئەوە بتوانن هێرشی سەر ڕژێمی وەکو ئێران یان سووریا بەو شێوەیە بکەن ئایا ئێوە لەو بڕوایان کە ئەمریکا بەو شێوەیە بەردەوامی بکات و گەلی عێراق بە بێدەنگی بمێنێتەوە بەبێ ئەوە کە وەکو بە شێوەیەکی نەڕاستەخۆ کە ئێستا شەڕی ناوخۆی لە عێراق دەست پێ کردووە وەڵی پرسیارەکەم ئەوە بوو. دکتۆر ڕێبوار بەڵێ توانیت و وەڵامی هەلو 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 دکتۆر ڕێبوار بەڵێ گوێم گوێتان لێ من هەیە بەڵێ من فەرموو وەڵامی ئەو برادەرمەگە پێ دەکرێت بدرەوە بەڕاستی لە پرسیار یەکەم نەگەشتم ئەتوانی دووبارەی پێێتەوە پرسیار یەکەم تۆزێ خەتەکەم خراپ بوو بەڕاستیمەش لێرە مشکلێک تەکنیکیمان هەیە دەنگەکان باش نایێتە لامان من خۆم مشکلە نیە وا بزانم تێگەشتم وا بزانم پرسیار یەکەمی ئەوە بوو کە ئایا ئەمریکا خۆی دەستی بە هەندێک لەو ئاشوبانیە کە لە عێراقا هەیە لە پرسیاری دووەمی ژەوەیە کە بۆچی ئەمریکا ناتوانێت کۆنتترۆلی سنوورەکانی عێراق بکات لەگە وڵاتانی دراوسەیە بۆ ئەوەی بڵێنەوانی کە پێڵێن جەنگاوەرەکان نازان بەڕاستی چیان پێڵە یان شەڕکەرەکان بێنە ناو عێراقەوە بەخەناعەتی من یعنی ئەمە پێڵێن کۆنسپیرسی تیۆری من باوەڕم بە کۆنسپیرسی تیۆری خۆی جاروبار خۆشە بەس من باوەڕم پێ نییە باوەڕم بۆ نییە کە ئەمریکا ئەیەوێت کە ینی عێراق بەرەو ئاشوبتر بەرێ خۆ هەندێک کەس ڕەنگە باوەڕی بەوە هەبێت ئەمریکا بێوێت عێراق ئەمە ئاشوب بێت کە بتوانێت دەستی تیا بێڵێتەوە بەڵام ئەو ئاشوبی کێسا لە عێراقای بینین لە دەست هەموو کەسێک دەرچووە کە لە ژێر دەستیش دەرچوو ئەوە جێی مەترسیە بێت چونکە تەنها بڵین هەڕەشە لە ئارامی عێراق ناکە بەڵکو وەکو پێشتر وشم هەڕەشە لە ئارامی دۆستەکانی تری ئەمریکا کار ناوچەکە بۆچی ئەمریکا ناتوانێت سنوورەکانی عێراق وریە ینی هەر هەسەی جوڵاوی بکە سنوورەکانی عێراق زۆر بەربڵاون سەرڕای ئەوەش بەڕاستی زۆر جگایەکە ئەمریکەکان ناتوان بچن ناوێەوە بۆ نمونە نەجەف و کەربەلاکە ئەمریکەکان ناتوان بچن ناوێەوە ناوچەکانی تریکە بەدەست سونەوەیە ینی ئەم هەموو سنوورە کۆنتترۆل ناکرێت بە قەناعەتی من لەبەرەوە ناتوانەوە یعنی ئەوانش کە لە عێراقا شەڕەکەن تەنها لە سنوورەکانەوە نایانە ژوورەوە بەڵکو وەکووە زانی زۆری بانێ بەستینەوە بەتین و بەوانەوە بەڵام زۆری کە کۆنە باسیەکانی تیا دەوریشی کاریگەریانەیە و هەندێک گروپی تریشن لەوانە کە ڕەنگە پێیان بوترێ ئیسلامی دەماگیان ئیسلامی فەندامێنتالیست لەوانە دەوریان هەیە بەڵام من گومانم ئەو باسی گەلی عێراقی کرد بە قەناعەتی من گەلێک نێ پێی بۆچێ گەلی عێراق ینی چەند گەڵێک لە عێراقاژین کە بیر و بۆچوونی خۆیانێ و کە ئێستا دابش بوون بەسەر ناوچە لە عێراقا. دکتۆر دلەوەر هیچ شتێ بخێسەرەوە بەڕاستی قسەکانی کاکەبوار تا ینی لەجێ خۆیەتی و وتەی دەکەم شتێکی وام نییە بۆی من دەمەی شارەتێک بۆ مەقالێک بکەم کە حتی رابط و ڕۆژی جمعە بڵاو کردەوە لە opendemocracy.com کە تێدا عینی دەربارەی ئەو ڕووداوانەیە و لێژنەکەی بیکەر و ئەوانەیە منیش تێیدەوە دەکەم کەوا شتێک نییە پێ بگوترێ یەک تاکە یونیت کە پێ بن عێراق یان بیر بکەوە لە جیاتی شعبێک پێ بنە شعبی عێراقی ئێستا کەش ژمارەی ئیتجاه جیاوازەکان و بڵین ململانەیەکە وا بووە کە بەرژەوەندی تاکە کەس و گروپ و حزب و ئەوجا بگرە دەوڵەتان لە چەندین لاوە و ئالۆزبوونە کەوا ئەمریکا خودی ئەمریکا سەری لێ دەرناچێ و مەسلەی ئەمریکا بەڕاستی ئۆبجێکتیڤەکانی بڵین ئامانجەکانی زۆر زەق و زۆر دیار و زۆر وازەح بوو پێشی بستە ناو عێراق بزەبت دەیزانی بۆ دەڕوا و ڕسمی چیان کرد بوو وەکو بڵین بە کۆمپیوتەر
وەکو بڵێ لەسەر وەرەقە چۆن ڕامسفیلد دەویست ڕسمی بکە کە چۆنە عێراق و دوای 3 ساڵ بۆیان دەرکەوت کە ئیشەکە زۆر قوڵترە لەلایەنی سیاسیش و کەلتوریش و کۆمەڵایەتیش و بگرە مێژوویی کە سەریان لەو عێراقە دەرنەچوو بەو شێوەی کە تەسەوڕیان دەکرد و فەشەلی گەورەیان ئەوە بوو کە بەشداری دەسەڵاتیان نەکرد لەگەر خودی ئەو حیزبانەی کە تەمسیلی شعبی عێراقی دەکەن جا ئێستا بەڕاستی ئەوەی کە دەیبینین لێقەومانە لە ئەمریکا نەک بە پلاندانان ئەمریکا لە حەقیقەتدا نەویستویەتی وا ئاڵۆز پێلەی و نە لە بەرژەوەندیشیدا بووە و هینش بڵین معادلەکە زۆر بە ئاسانی ئەوەیە کە دەوڵەتەکانی دەوروپەش پێش 3 ساڵ ئێمە هەمومان دەبانزانی پێشبینیمان لەوە دەکرد کە ئەو تەجروبەیە دوو هێزی بەرامبەر یەک چاوەڕێی ئەنجامەکەی دەکا یەکیان ئەمریکا و لایەنگیرەکانی دەیانەوێت تەجروبەی نیۆکۆنزەڤەتیڤەکان سەرکەوێ و عێراق بە حەقیقەت ببتە دموکراتی لایانی چیتریش کە دەکا ئێران و سووریا و خەڵکانی تری وەکو ئەوان و ئێرهابیەکان مصر بوون لەسەر ئەوەی کە ئەنجامی تەجروبەکە نێگەتیڤ بێ و فەشەل بێ جا ئێمە زۆر بەپەرۆش بووین و ئەمریکا زۆر واسق بوو لە خۆی کە لە 2006 و 2007 دەبێ دموکراسی تێژی دەستوری لە ئارادا بێ بەڵام لە حەقیقەتدا ئێستا بەوادری ئەوە بە دەرکەوتەیە کە نەخێر ئەو لایەنەی تری مقابلەوە دەیباتەوە جا بۆیە بەڕاستی ئەنجامەکە ئێستا بەدەستمانە دکتۆر دلاوەر با بشین برادێکمان هەیە لەسەر خەت لە سلێمانیەوە کاک لەتیف ئەم کاتە باش هەموو کاتت باش کاک لەتیف فەرموو بزانم پرسیارێک چییە؟ بەڵێ دوو پرسیارم هەیە پرسیارێکی ئەوەیە ئایا بەڕێی ئەو دوو میوانە بەرێزە مەسەلەی عێراق کاڵێن بارودۆخی ئەمنی ئایا گرفتەکە لەوەدانە کە گرفتێکی سیاسی هەیە کارەکە لەگەڕێکا بۆ کاردنەوە هەیە لەسەر بواری ئەمنی ئەویشەوەیە هەر سێ لایەنی سەرەکی عێراقی تێکاتی عێراقی هەم دەسەڵاتدارن لە لایەکترەوە هەر سێکیان خۆیان بە ئۆپۆزیسیۆن دەبیننەوە و هەر لایەنێک و هەر دەکە مافی ئەو لایەنی بەرامبەرەوە کراوە بوو نمونە خاڵێن ڕەوشی کورد بارودۆخی کورد زۆر باشە لە لوتکەی دەسەڵاتدا لە بەغاش بەڵام لە لایەکترا دەبینین و هەر دەکەن لە کەرکووک مەلایەتە شوێنێکی تر مافی ئەوان خۆراوە و وەکو ئۆپۆزیسیۆن کار دەکەن و داوا دەکەن مافەکانیان بەدەست بێنن لایەنەکانی تری بە هەمان شێوەیە پرسیارەکەم لەو بەرێزانە ئەوەیە کە ئایا تا ئەو کێشە سیاسیە سەرەسەر نەکرێت بارودۆخیانی سەرەسەر دەکرێت بە واقعەیەکی تر زۆر بۆچون هەیەەوە هەر دەکەن کە گرۆپە تروریستەکان بارودۆخی عێراقیان ئاڵوزیان کردووە کە پێش ساڵێک ساڵنیەک دەیانتوانی شارێک داگیر بکەن بەڵام ئێستا ئەو گروپانە ناتوانن شارشکەیەکیش کۆنتڕۆڵ بکەن بەڵام هەمان کاتشا ڕۆژانە لە ئەنجامی نملانەی تایفی دەتوانن لە بوو نمونە پێشان ڕۆژێک لە وەزارەتی خوێندنی باغا چەندین فەرمانبەریان ڕفێنان کەواتە کێشەکە دەگەرێتە بوو لایەنی سیاسی پرسیاری دومیش ئەوەیە بچوونێکە وا دەکەن امکان وایە کە ئەگەر دیموکراتەکان دەسەڵات بکردنەدە لەوانە لە عێراقدا هێزەکانی ئەمریکا پاشەکشەی سێ بکەن یان هەڵدەستیان بگۆڕێ بەرامبەر بە عێراق بەڵام ئەگەر بگەن هەموو زمانی بۆشی باوک کە کوێتیان ڕزگات لەجێ چنگی سەدام حوسێن دوای ئەوە هاتنی کلینتۆن سەر کلینتۆن تونتر بوو لە سەرۆکی بۆشی باوک چکاوان هەڵمەتی هەواییان دەست پێکرد لەو شوێنانەی کە جمهوری هێزەکانی عێراقی جمهوریان هەبووە و دوای هاتنی سەرۆکبوش ئەو ویستی درێژە بە ڕێبازەی سەرۆککلینتۆندا بەڵام بە شێوازێکی چونتر مەبەستم وایە ئایا هاتنی دیموکراتەکان ئەگەر دەسەڵات بنەدەست ئەوان بە شێوازێکی چونتر مامەڵە لەناو عێراقدا ناکەن بۆیە بتوانن حیبەت و حیمانەی خۆیان بسەپێنن و بە شێوازێکی پراکتیکی بەجێبەجێ بکەن و زۆر سپاس کاک لەتیف دکتۆر دلاوەر فەرموو
وڵا ئەگەر لە کاک فڕێبوار با سوالی یەکەم جواب داتەوە چکە من یان لەبەر خراپی خەتەکە بوو یان لەبەر دەنگدانەوە جێم لێ نەبوو بەڵام سوالی دووەمی من نەگرم باشە زۆر باش باشە دکتۆر دلاوە سپاس دەکەم هەڵبەت بزانم پشتیژمانی کێشەی ئاسایشی عێراق بەسراوە بەوەی کە بە سیاسەتی ئەمریکاوە بە سیاستی عێراقیشەوە خۆی لە عێراقوە ینی بەقەناعەتی من سیاسەتێکی ینی سیاسەتێکی هەڵە لە عێراقا پیا دەکراوە بۆیە کێشەیەکی یان ڤاکیومێکی ئاسایشی بۆ جۆرە هەیە ینی با بیرمان نەچێت کە کوردستان بە هەموو ئایبێکەوە ئاسایشە ینی من خۆم لێ تاکو هەزەکەی تا بەیانی بەسەردا بسڕە کەسێک ناو ڕفێنێ کەسێک ناوکوژێ بەڵام سیرەکەی لە هەموو ریپۆرتە ئەمریکیەکانە کوردستان جیاکرێتەوە و ینی وەکو لایەنێکی ئامران باسی ناکرێت ینی بە کورد بە ئینگلیزەکەی بڵێم یانێ بەڕاستی ئەندەرماینی کوردستان بکەن ئەوە گومانیتیانە ئینجا زۆر بە کەڵکە بەڕاستی کە بزانین ئێستا وەختیواتەوە کە باسی نەکە پێێن هەر سەر و پرسیارە ریپۆرتەکەی بیکەر و هەمڵتن یعنی ئەوەی کە من خوێنومەتەوە و کە دیفیوزی کردوتە ناو میدیاوە 5 خاڵێن هایناوەتە دەرەوە کە جێی داخە یان بەڕاستی جێی سەرسوورمانە کە باسی کوردیکیانە یەکیان لەوەی ئەڵێ ئەمریکانەوە لا باسی دیموکراتیت ناکە باسی ئارامی ئەکات دووهەمیانەوەیە کە لەگەڵ سووریا و ئێران گفتوگۆکەن خاڵی سێمەوەی عێراقدا بەش ناکەن خاڵی چوارەمیان ئەوەیە کە لەشکری ئەمریکی ئەچێتە وڵاتەکانی دراوسێەوە هەڵبەت بە وڵاتی دراوسێ بەخەناتی من ئەبێت تورکیا و ئێران و سووریا و ئوردن و ڕەنگە سعودی و کوێتیش بێت بۆ ئەوان نازانم بەڵام ئەڵێ باسی ئەیانوێ ناوچەیەکی ئارام دروست بکەن کە بەغیان هەڵبژاردووە ئەمجانیەوە بیتەنەوە ئێستا سەیری بکەن لەم 5 خاڵا بە هیچ جۆرە باسی کوردیتیانە بۆچی تۆ ناوچەیەکی ئارام دروست دەکەی حاڵی حاضر ناوچەیەکی ئارامە هەیە کوردستانە بەڵام ئەگەر بڵێن کوردستان ناوچەیەکی ئارامە لەبەرەوە خاڵی لەو خاڵانە بەتاڵە بێتەوە چونکە ئەمانەڵێنی نامانی عێراقدا بەش بکەین بەڵام ئەمە بەڕاستی ئەم ریپۆرتە خەو خەیاڵە چونکە حاڵی حاضر عێراقدا بەشکراوە باشووری بەدەست شیعەوێ و باکووریش بەدەست کوردێ و ناوەڕاستی بەدەست کەسەوە نییە و کۆنە باستەکانەوانێک کە پیانەڵێن جەنگاوەرەکان خەڵک فرێن و خەڵکە کوژن و خەڵک فرێنە بەحرەوە و یعنی ئەوەیە ینی کێشەیەکەوەیە مشکلی ئەمریکا ئەوەیە کە ئەوێت گۆڕانکاری نەکات لە سنوورەکانی خۆرهەڵاتی ناوەڕاستە و گۆڕانکاریش بکات لە سیاسەتە ئەمە نابێ بەڕاستی کە بۆ چوونی بن دکتۆر دلاوەر بەڵێ قوبان ئەو سوالی دووەم کە ببینم بێ ئەوەیە کە ئایا گەر دیموکرات هاتنە سەر حکم ئەوان بۆ زمان لەگەڕەوان باشتر دەبێیان وەک لە جمهوریەکان من بەڕای من دەتوانی برەی لە خۆشببختی کورد بوو یان لە بەرژەوەندی کورد بوو کەەوە جمهوریۆلی جمهوریەکان بەو شێوەیە بوو لە سەرەتادا کە ئەوەزعیان بۆ کورد دروست کرد تازە ناچێتە دواوە و دەستورێکی هاتەکایەوە لە عێراق کە تێدا بەرژەوەندی ئێمەی بەزەقی پاراستووە من بەڕای من لە دوای ئەو تەجروبەت ناخۆشەی ئەمریکا ئەگەر هات و دیموکرات هاتنە سەر حکم ڕەنگە بە هەمان شێوازی بل کلنتن وڵات بن بەڕێوە واتە تەرکیزی هەرە گەورەیان بخەنە سەر ئیکۆنۆمی ئەمریکا ئیکۆنۆمیەکەی وەزعی خراپە خەڵکی دەنگدەری ناو ئەمریکی ئەگەر دەنگ بدا لەبەر ئیکۆنۆمی دەنگ دەدا نەک لەبەر شەڕ نەک لەبەر بردنەوەی شەڕ و تەرکیزی هەرە گەورەی بڵین دموکرات ئەوە دەبی کەەوە ئەو ئیکۆنۆمیە چاک بکاتەوە و هەڵبژاردننی دووهەمی خۆشیان مسۆگەرکەن پێی بەڵام کە دێتە سەر ئێمە وەزعی کورد و ئایا بەرەو پاشەوە دەچین ئەگەر دیموکرات هاتنیان بەرەو پێشەوە دەچین من بەڕای من تەمان وەگوتم دیموکراسیەکان زۆر بە تەحەفوزەوە لەگەر سیاسی دەرەوەیان تەسەڕف دەکەن و زۆر بە ئاگداریشی بە زیادەوە یان زۆر بە ترسنۆچیەوە بڵین دەست لە عێراق دەدەن وا دەکەن کە چۆن مەسەنە سەردەمی کلنتن کە سەدام پەلیشی داهاویشت و خراپەشی دەکرد ئەوان دەچون لەلایەکەوە تۆپیان لە معسکرێکی دوور دەدا کە تەسیری لەسەر سەدام نەبوو لەو جارش دێنەوە سەر ئەوەی کە دیسان بە تەحەفوز تەعامل لەگەر عێراق بکەن حسابێکی قوڵ بۆ سعودیە و سووریا و تورکیا و ئێران دەکەن بەڵام خۆشبەختانە ئێستا وەزعی بڵین بەرژەوەندی کوردی لەگەر بەرژەوەندی ئەمریکی لە استراتیجێتدا تێکەڵ بووە
واتە لە بۆ ئەمریکا ناگونجێ لە مەسلحەتیدا نییە کە جارێکی تر کوردستان بکتەوە شوێنی داگیرکراو یان بەڕەڵایی لێ دروست ببی یان نائەمنیەتی لێ دروست ببی. من بەڕای من ئەو چۆیسانەی ئەو ئەختیارانەی کە لە بەردەستی هەر حکوومەتێکی ئەمریکیدا هەیە بە جمهوری یان بە دموکراتەوە لە حکوومەتی داهاتوو دەبی سەیری واقعکە چەند چۆیسێکی لە بەردەستە یان دیکتاتۆرێتێک لە بەغداد دروست دەکات کە ئەوەش مستەحیلە کورد و شیعە بهێڵن یان ئەغلبیەتێک دروست دەکات دەست لە دەستور وەردەدا و دەستور دەگۆڕی تا بەغدا بە قووەت بکە دیسان لەو حالەتەدا شیعە و ئەوانەی تەسیری ئێرانیان لەسرە دەسەڵاتدار دەبن ئەمەش بۆ ئەمریکا باش نییە. با بچی میوانی پە لەگەڵایە لە شاری هەولێرەوە بزانین چه پرسیارێک هەیە. کاک حوسام ئەلۆ فەرموو. ئەلۆ هەولێر ئەلۆ باشە دیارەوەی نییە بەس پرسیار دە پێشەوە دکتۆر دلاوەر دکتۆر ڕێبوار ئایا دیموکراتەکان و یاخود کۆماریەکان ڕێبازی دەرەوە دەستنیشان دەکەن و یاخود کۆمپانیا مۆنۆپۆلەکانە؟ کامەمانە پرسیار نازانم گوێت لە پرسیارگا بوو یان نا؟ تۆ سەرپەرشتیکەری دانیشتنەکەمانی تۆ ئەم جار ناوی یەکێکمان بینە لە دوای هەر پرسیارێک. باشە بەس ئەو پرسیارە بهێنین برادەرێکمان لەسەر خەتایە لە هەولێرەوە با پێشەوە دەستمان بڕوادن با بڕۆین بۆ لای ئەو. کاک حوسام فەرموو. ئەلۆ دیارە لێرە مشکلی تەکنیکیمان هەیەش. ئەلۆ کاک حوسام ئەلۆ کاکە فەرمووگە پرسیارگت هەیە. ئەلۆ دیارە خەتەکەمەلەوەی خراپە با بڕێنە سەر پرسیارەکەمان. ئایا دیموکراتەکان و یاخود کۆماریەکان ڕێبازی دەرەوەی ئەمریکا دەستنیشان دەکەن و یاخود کۆمپانیا مۆنۆپۆلەکانە؟ کامەمان فەرموو دکتۆر ڕێبوار. باشە سپاس دەکەم. هەڵبەت هەبەت یعنی ئەبێ بزانی کە پەیوەندی دەوڵەت چییە بە کەمپانیەکانەوە دەوڵەت نوێنەرایەتی بڵێ نوێنەرایەتی کۆمەلگاکە کۆمەڵیش زۆر لایەنی یەکێ لەو لایەنانە لایەنی ئابووریە. هەڵبەت دەوڵەت پارێزگاری لە بەرژەوەندی ئابووری گەلی ئەمریکاکە ئەو کەمپانیانش کە ئەستە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هەڵبەت کاریگەریان هەیە لەسەر سیاسەتی ئەمریکا. هەڵبەت زۆر وڵاتیشەیە کە کەمپانیای کارتێلەکان یا کەمپانی نەودەوڵەتەکان یارمەتیان ناوەدا بمەزێ خۆ ڕەنگە ئیستیمۆل یەکێ بەلەوانەی کەس کەمپانی نەوتەکان دامەزرانەوە. ئەو یانی ئەوە گومانیتیانە کە کاریگەریشی بڵین دانووسانێکی چیمیاوی هەیە لە نێوانی دەوڵەت و کەمپانیەکانە. بەس ئەگە بچین بۆی بەخەناعەتی من هەچ کەسێک بێتە سەر حکوومەتی هەچ حیزبێک بێتە سەر یان حکوومەتی بەدەستەوە بێت گۆڕانکارێکی زۆر گەورە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکایان ناکات. هەڵبەت معلومە سیاسەتی ئەمریکی دەرەوە ڕەنگە هەندێک گۆڕانکاری تیا بکرێ بەڵام گۆڕانکارێکیەوە ناکرێت بە 100 دەرەجە بێت چونکە تەنها حیزب دەوری نییە لە گۆڕانی لە سیاستی دەرەوە بەڵکو وەکو وەزانی کە چەنگە هات دەستگای ئەمریکی هەیە هەوک بە وڵاتێکی ترکە کارێگەریانەیە لەسەر سیاستی دەرەوەی ئەمریکا. ینی ڕەنگە مەسەلەن لە تەکنیکالەوەی کە بڵێ جێیش لە عێراقا کەم مەکرێتەوە یان زیادەکرێت حیزبێکدا حیزبێککە بۆ چوونێکیکە هەبێت بەڵام ئەمریکا تازە لە عێراقا چەقی بۆ زۆر بە زەحمەتی زانم بتوانێت بمتوانێت بێتە دەرەوە. دکتۆر دلاوەر من تاییدی قسانە دەکەم و هەمووان دەزانین لە وڵاتی دیموکراسی هەر حیزبەی بەجێرەی پاڵپشتەکانی و بەرژەوەندەکانی بەستراوەتەوە بەو کەسانێک کە پشتی دەگرن کە پارەی پێدەدەن کە لە هەڵبژاردندا یارمەتی دەدەن. لە ئەمریکا دەتوانی بڵێ کە لوتکەی دیموکراسیەتە
تەواوی سیاسەتی ئەمریکی یان لە استراتیجێتی وڵاتەکەش و حزبەکانیشدا لێک بەستراوەتەوە بە بەرژەوەندی شەریکاتی مەزنی خاوەندەسەڵاتی ئینتەرناسیۆناڵ. سوالەکە زۆر جێخۆیەتی چونکە بە فعلی کۆماریەکانیش و دموکراتەکان هەرێکە لە لای خۆیەوە بەرژەوەندی بەستراوەتەوە بە شەریکاتی مەزن و تەنانەت تاکە کەسی ناو سەنات و کۆنگرسی ئەمریکی هەر یەکەی سپۆنسەری خۆی هەیە و هەر یەکەی بەرژەوەندەکانی خۆی بەستیوەتەوە. بۆیە کە دەڵێن بەرژەوەندی ئەمریکی ماتە بەرژەوەندی ئابووری شەریکاتەکانی ئەمریکی، بەڵام ئەمەش بەشێکە لە بڵین استراتیژی ینی بەستراوەتەوە بە بەرژەوەندی وڵات، بەرژەوەندی خەڵک، بەرژەوەندی بزنس. ئەجا بۆیە ناتوانانی ئەوانە لێکدا ببڕێنی بژڕێی ئایا دیموکرات یان حزبەکان بڕیار دەدەن لەسەر سیاسەتی خارجی یان شەریکاتەکان، چونکە هەردووچی یەکە، بەڵام شەریکات هەیە منافسەی شەریکە دەکات لە ڕێی حزبەکانەوە، حزبش هەیە منافسەی حزب دەکات بە نوێنەرایەتی بۆ نوێنەرایەتی ئەو شەریکە گەورانە. با بینە سەر پرۆژەکەی بیکر هەمڵتن. جێرالد هانێگمان لە وتارێک دەنووسێت زۆر هێرش دەباتە سەر بیکر گوایەکی لە لایەنگیرانی عەرەبە و یاخۆ بەرژەوەندیەکانی بەڕێوەبەراتی بوش و بنەماڵەی بوش و عەرەب دەپارێزن بەرامبەری بڵێ من دش بە پەرژەوەندی ئیسرائیل و یاخۆت کورد. ئایا ئەم پرۆژێ ئەمانە تا چه ڕادەیەک دەتوانێت لە بەرژەوەندی کوردا بێتن؟ کورد چی بەدەستەکەوت لەم پرۆژێ ئەمانە؟ دوکتۆر دەڵاوە فەرمووتەوە مەبەستە لە پرۆژەی کامیان؟ لە پرۆژەی بیکر هەمڵتن. من بەڕای من لە دانیشتن و لێدوان و گفتوگویەکانی ناو کۆمیتەی بیکر عێراق ستەدی گروپ چەقی دانیشتنەکەیان و ئەجندایەکەیان لەسەر ئەو بنەمایە بەند نییە کە بڵێن ئایا چی بۆ عەرەب بکرێ و چی بۆ ئیسرائیل بکریان بۆ کورد بکرێ. ئەو چەقی قورسایی بابەتەکانیان بەرژەوەندی ئەمریکاییە، ئەجندە گەرما و گەرمەکانە، کشانەوەی هێزەکانە، پاراستنی بەرژەوەندی ئەمریکا لە مەودای درێژدا، بەڵام بە شێوەیەک بیکەن کەەوە نەشیش بسووتێ و نەکەباب. مەسلەی هجوومەکەی کە باست کرد لەسەر بیکر کراوە، ئەمە شەڕی پارتیزانیە، چونکە لە ڕاستیدا هیچ لایەنێکیان ناتوانێت لەسەر حسابی بەرژەوەندی ئەمریکی لایەنگیری خۆی بۆ عەرەب نیشان بدا یان بۆ ئیسرائیل و کورد، ئەگەرچی نابێ ئیسرائیل و کورد لە یەک بابەتدا ناویان بێ. بەڵام هیچ شتێکی شاراوە نییە کە خێزانی بوش و بیکریش کە زۆر نزیکە لە خێزانی بوش، زۆر لە نزیکەوە بەرژەوەندی تیجاری و مەزنیان هەیە و بەستراونەتەوە بە بەرژەوەندی پیاوە دەوڵەمەند و وڵاتە دەوڵەمەندەکانی عەرەب بە تایبەتی سعودیە و حتا خێزانی بن لادنیش. ئەوە شتێک نییە ئیمڕۆ هات بێتە کایەوە، ئێمە هی دەیان ساڵە تەنانەت کۆماریەکان حزبی کۆماری خۆیان بە حکمی ئەو شەریکانی کە پشتیان دەگرن یان ئەو بەرژەوەندەی دروستیان کردووە زیاتر لە عەرەب نزیک دەبنەوە، بەڵام بەبێ ئەوەی کە پەیوەندیەکانیان لەسەر حسابی ئیسرائیل بوو بێ یان لەسەر حسابی بەرژەوەندی ئەمریکی بوو بێ، و هەردوو لایەنیان پەیوەندەکانیان بە ئیسرائیل بە جوانی دەوی پارێزن و هەردوو لاشیان بەرژەوەندی دژایەتی دژواریان بەرژەوەندیان هەیە کە تەناقوزی هەیە لەگەر بەعزە شتدا. جا بۆیە جمهوریەکانیش لە حاڵەتێکی هەندە باشتردانین، چونکە کۆماریەکانیش دەتوانن هەمان بەرگەی لە خۆیان بکەن و هەمان هەجوم بکەنە سەر دموکرات. دکتۆر دلەوەر، دکتۆر ڕێبوار زەحمەت لە مینەخی ڕابەستە برادەرێکمان سەر خەتای لە هەولێرەوە ڕۆژنامەنووس سەربازە، پێش وەڵام دەیت بزانم پرسیارێکی چییە. کاک سەرباز فەرموو. بەڵێ فەرموو. ئەم کاتتان باش؟ ژیان باش، فەرموو پرسیارەکە کاکە. من دوو دانە پرسیارم لە جەنابی دکتۆر ڕێبوار و دکتۆر دلاوەر هەیە. فەرموو. پرسیار یەکەم بە دەرچوونی دیموکراتەکان پرسی ئەمریکا کورد چی بەسەر دێت؟ بە دەرچوونی دیموکراتەکان پرسی ئەمریکا کورد چی بەسەر دێت؟ ئایا لایەنەکانی باشووری کوردستان ناخاتە جودا؟
پرسیاری دووهەمیشمان بۆچی تەواوی ڕۆژهەڵاتی ناوین دەبێت بە بەیاخەوە بڕوانێتە دروشمی بەهێزەکان لە ناوخۆدا ڕێزدارن لە جیهاندا. بۆچی تەواوی ڕۆژهەڵاتی ناوین دەبێت بە بەیاخەوە بڕوانێت لە دروشمی بەهێزەکان لە ناوخۆ ڕێزدارن لە جیهاندا. زۆر سپاس. سپاس بۆ تۆ. دکتۆر ڕێبوار فەرموو. وازدانم پێشتیوتم بە قەناعەتی من سیاسەتی ئەمریکا لە خۆرهەڵاتی نێوەندان ناگۆڕێت بە گۆڕانی حیزب بە حیزبێکی تر ینی هەرچی لایەکانی بێتەوە ڕەنگە هەندێک گۆڕانکاری تەکنیشی بکە بەڵام گۆڕانکارێکی گەورە لە سیاسەتیان ناکرێت. ینی بشاراوە نییە کە سیاسەتی ئەمریکا بەسراوە بە سیاسەتی خۆ بەسراوە بە خۆڕاتی ناوەڕاست ئەگەر خۆ هیچی کەیتیان نەبێ بازاریش نەبێ خۆڕاتی ناوەڕاست نەوتی تا 50 ساڵی تر ئەمریکا بەرژەوەندی نەوتی هەیە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە ئەوە گومانیتیان نیە. بەڵام ینی لەوێ پرسیارێکی پێی هێنایە پێشۆکە ڕەنگە تەوەرێکی تری پرسیارەکەی بێت ئایا کاریگەری لەسەر کورچیە بێت بەتەوەش بەڕاستی تەوەرێکی نوێ لە گفتوگۆکەمانە دەتوانین ئاوەڵای بکەین ئەویژەوەیە یانیەوە تەنها نەکەوتەتە سەر ئەمریکا کەوتەتە سەر کورد خۆشی ئایا کورد چەند دەتوانێت هین بکات ینی بتوانێت بەرژەوەندی بتوانێت بەرژەوەندی خۆی پسەپێنێت لە ناوچەکە. اینجا زۆر قسە و قسەڵۆکە کرێتە وایە کورد بەرامبەر ئەمریکا هیچی پێ ناکرێت کورد ناتوانێت هەڵبەت من باوەڕم بۆ قسانە نیە و قەناعەتیشم پێ نییە چونکە ئەگەر کەسێکی وەکو مختەبە سەدر بتوانێت سیاسەتی ئەمریکی لە عێراقا لە قاڵبی سەدری بە بۆچی کورد ناتوانێت بۆ هەموو دەسەڵات و ستێبڵەتیەوەکە لە کوردستانە پیادەی کردو سیاستی ئەمریکا لە هین بات لە قاڵب بە بەڵام بەدا ینی بە تەوەرێکی تر نچینەوە ئەوەی کە هەیە بڵێم ئەوەیە کە بەداخەوە بەڕاستی ینی سیاستی کوردیش کە ڕەنگە ئەتوانم سیاستی کوردیش لە مستەوەی سیاستی ئەمریکا ببینم کە هەردووشان هەرسیان هێناوە لە ڕۆژگاری ئەمڕۆوە. پرسیاری دووهەمیان بەڕاستی زۆر لامین نەبڵێ ئەڵێ لە خۆرهەڵاتی ناوەڕاستە بەهێزەکان ڕێزیان لێژیرێت. زەحمە نەبێ ئەتوانم کاکل جانی فەرموو وەڵاهی لەبەر گرنگی و بابەتەی پرسیاری یەکەمی پرسیارکەرەکە و ئەو ڕووکردنەوەی کە ڕێبوار بەڕای من ئەو بابەتە زۆر گرنگترە لە پرسیارەکانی تر بۆی هەندێک دەوڵەمەندی بکەین. ئەوەی کە دەبێت ئیزافەی بکەم بۆ قسەکانی کاک ڕێبوار ئەگەر باسیش نەکرا با سواریش نەکرا بە من دەمهێنا گۆڕێ. ئێمە دەبێت بزانین کەوا بەڕاستی ئێمە لە ناو هیچ معادلەیەکی بیرکردنەوەی ناو ئەمریکی دانین کەوا ئەگەر سەناتۆر و سەرۆک بوش و هەر کەسێکی تر بەیەکەوە دابنیشن بیر لە شەرقی ئەوسەد بکەنەوە بەڕاستی ئێمە لە چەقی معادلەکانیان دانین هەتا خۆمان دەخەینە ناو چەقەکە. جا بۆیە ئێمە لە مێژوودا پێمان گوتراوە کە قەومێکین بێموبادەرە و سیاسیەکانی خۆشمان هەتاوەکو شەڕی 2003 قەناعەتیان وابوو کەوا هیچ لەدەست ئەوان نییە با ئەو ئەرزێتە با ئەو بەلە من نەجوولن نەهەژێنن لێی گەڕێ با ڕووداوەکان لە بەرژەوەندی ئێمەدا بێ. کورد ماوەمان زۆر کەماوە بەرێ وەختەکەمان تەوا بووە حەزەکەم پرسیارێکی بچوو بکەم منەمێ ئەو قسێ ئەو جملەیە تەواوکەم ئەوجا فەرموو. ئەڵێ کورد هەتا ئێستا زۆر بە لاوازی لۆبی کردووە لە ئەمریکا ناوماڵی خۆی ترتیب نەکردووە لە کوردستاندا بەشبەشە لە خارج و لە ئەوروپا بەشبەشە لە شوێنی بڕیارداندا بەشبەشە بە تایبەتی لە ئەمریکا لازمە کورد لۆبی خۆی یەک بگرێ و کاریگەرتر ببێ وا بکە ئەمریکا جێڕایەلی بێ خۆی پێشکەشی ئەمریکا بکە وەکو بزنسمان و ستەیتسمان و وڵاتی خاوەن وڵات و ڕجالی دەوڵە. بۆیە ئێمە دەبێت خاوەن مبادرە بین لەمە دووە ئەرزێتمان بۆ گونجاوە استراتیجێتی ئەمریکیش لەگەر ئێمە گونجاوە ئێستا بۆیە پێویستە ئێمە ناوماڵی خۆمان ترتیب بکەین و کاریگەرتر بین لە ئیشکارەکان لە لۆبیکردندا بەرامبەر ئەمریکا. باشە زۆر سپاس دکتۆر ڕێبوار دکتۆر دلەوەر بەداخەوە ماوەکەمان کورتە پرسیاری زۆر هەبوو بەڵام هەروە ماوەمان هەیە زۆر سپاس بۆ ئێوە بوو ئەو هەموو کەسانی لەگەڵمان بەشداریان کرد.